بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و سەلام و ڕەحمەت بۆ سەر گیانی پاچی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەرمان ڕابەرمان محەممەد، درودی خوای لەسەر بێت و بۆ یار و یاوەر و خانەوادە بەڕێزەکەی و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی بەفەڕ، ڕێز و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێت. خۆشحاڵین کە خوای پەروەردگار تەمەنی درێژکردین و لە هەینێشی تردا بە ئێوەی عزیز و خۆشەویستی گەیاندینەوە. ئازیزانم، خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەی، لە پەیامە پیرۆزەکەی خۆیدا دەفەرمێ: يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. پێغەمبەری سەروەرمان محەممەد، درودی خوای لەسەر بێت، لە یەکێک لە فەرموودە بەرزەکانیدا کە ئەبوو هورەیرە ڕیوایەتی کردو دەفەرمێ: خير يوم طلعت عليه الشمس يوم الجمعة فيه خلق آدم وفيه أدخل الجنة وفيه أخرج منها ولا تقوم الساعة إلا في يوم الجمعة. خۆشەویستان و عزیزانم، بۆ بەرنامەی ئەمڕۆی بەفەڕ تەورەیەکمان بۆ ئامادەکردوون لە ژێرناونیشانی نزاکردن لە ڕۆژی هەینیدا. میوانی عزیز و خۆشەویستمان مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینیە. مامۆستا گیان زۆر زۆر بەخێر بێی. وازەباتەوە خوازای بیستەران و بینەرانی کەناڵی ئاسمانیش باتەوە. زۆر سپاس دەکەین مامۆستا گیان. مامۆستای عزیز، ئێمە دەمانێت ئەمڕۆ باسی نزاکردن بکەین لە ڕۆژی هەینیدا. معلومی جەنابتانە پێغەمبەری سەروەرمان، درودی خودای لەسەر بێ، دەفەرمێت: الدعاء مخ العبادة، يعني الدعاء هو العبادة. یان زۆر دەقمان هەیە لەسەر گەورەی نزاکردن، لەسەر گەورەی دوعاکردن، و ئێمە لە شەو ڕۆژی ژیانمانداوە تا چرکە بە چرکەی ژیانماندا هەمووی نزاکردن و هەمووی دوعاکردنە. بەڵام ئەمڕۆ تەوەرەکەمان لە ڕۆژی هەینیداین تایبەتمان کردو بە ڕۆژی هەینی. با بزانین نزاکردن لە ڕۆژی هەینیدا چییە. سەرەتا دەمەوێت تێڕوانینێکی گشتی و کورتی جەنابتان بۆ ڕۆژی هەینی ببیستم، دوازار دەینە سەر تەوەرەکەمان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سپاسی جەنابتان و هەروەها ئەوستافەی کە بەرنامەکەمان بۆ تۆمارەکەن. خوای گەورە پاداشی خێران باتەوە و هەموو بیسەر و بینەرێک کە کاتی خۆیان بە ئێمە ئەبەخشن. دیارە نزاکردن یەکێکە لە بەندایەتیەکانی، جۆرێکە لە جۆرەکانی بەندایەتی لای موسڵمان. بەڵام نزاکردنی ژۆک و هەموو عیبادەتەکان هەندێک کات تایە گرنگە. وەنونە نوێژ لە هەموو کاتێکە چەند کاتێکی کەم نەبێت دروستەوە خێری هەیە و پاداشتی هەیە، بەڵام لە هەندێک کاتا فەرزە، لە هەندێک کاتا سونەتێکی دیاریکرای پێغەمبەر صلی الله علیه و سلم، لە هەندێک کاتا مەکروهە، لە هەندێک کاتیشە بە هەمان شێوە دوعاش یعنی یەکێکە لەو عیبادەتانەی کە هەندێک کات پیرۆزیەکەی گەورەترە بێت. جوانە و لە لای خوای گەورە زیاتر نزیکە لەوەی کە قبول ببێ. جوان لەبەرەوەی کە ئینسان چۆن لە دنیاە بۆ شتە دنیاەکان بە دوای فرسەتە ئەگەڕێ، بە دوای هەلێکە ئەگەڕێ بۆی ڕێکەوێ، بۆ بەندایەتیەکانیش بە دوای هەلەکانە بگەڕێ. ئەو هەلانەی کە ئێمە بۆمان دیاری کراوە لە سەد سۆگەرە، ئەو وەکو هەلەکانی دنیا نیە. ئەخوا ئەم ئیشراکە شەوا سەرەگرێ. دیارە ئینسانیش کە بە دوای هەلەکانە گەڕا وردەوردە، وەکو چۆن بازرگانێکی بەتوانە، وەکو چۆن کەسایەتیەکی ڕامیاری یا کەسایەتیەکی کۆمەڵایەتی بەتوانە کە هەلەکان بە جوانی قۆزێتەوە پێشتر هینی بۆ دائنێ خۆی بۆ حازرەکە. ئەو ئینسانانەش کە ینی بە تەمای لێخۆشبوونی خوان، بە تەمای بەهەشتن،
يعني ئەبن بە پسپۆر لەو هەلانە ینی ئەو هەلانە بە چاکیە قۆزنەوە کاتێک ئەزانی ینی کە ئەگاتۆ بەخوای گەورە کۆمەڵە شتی زۆری کۆ کردووەتەوانێکە خەڵکانی تریش هەر لەگەڵ ئەوە بوون هەر ڕەفیقی ئەو بوون هەر هاودەمی ئەو بوون لە عیبادەت و مزگەوت و لە دوکان و لە بازاڕ و جاوێ لە خانەوادەیە بەڵام وەکو ئەو هەلەکانیان نەقۆستۆتەوە بۆیە نزاکردنیش وەکو وتمان یەکێک لە کاتە پیرۆزەکانی ڕۆژانی جمعەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی یعنی پێی فەرمووین بۆی ئێمە وەکو مسلمان نەڵێن جا ئەخۆم کە کات فەرمێ إن في الجمعة لساعة لكاتي جمعة لنويج جمعة يعني كاتي كتيا خوي ساعة وشي ساعة لنا حديث كاين بيغمبر يعني لنا قرآن بس أم ساعة يمنية بيقوم أم ساعات كاجميري يمنية ما بس بي كاتيك يعني كاتيك هي أكري لساعاتك إما دري أشتر بيت أكري كورتريش بيت كاتيك كتيا كدعاتي كيرايا ولا زانانش دیارە لە ئەنجامی ئیجتیهادی خۆیان و لێکۆڵینەوە و بە دوواداچوونی فەرموودەکاندا ئەڵێن ئەو کاتە لە جمعەیە لە کاتی نوێژی جمعەیە و لەو کاتەیە کە ئیمام دائنیشێ لە بینی دوو خوتبەکە لەو کاتەیە ئەویش دیارە زانەکان بە ئیجتیهاد و گەڕان بە دوای نەسەکانە بۆیان دەرکەوتووە کە پیرۆزترین کات هەبێت ئەو کاتێ بۆیە يعني دوعاکردن لەو کاتێک کاتێکی گرنگە کاتێکی گرنگە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يوافق فيها عبد إلا استجاب الله له يعني هەر بەندەیەک بەر کات يعني ئەو نەوریا بێت ئالەو کاتەیە فریای دوعاکە بکەوێ ئینشەڵڵا خوای گەورە دوعاکەی بۆ گیراکە بەڵام تر دیارە دوعاگیرابوونیش ئێمە ئەزانین يعني مەرج نییە خوای گەورە ئەوەی کە تۆ ئەتەوێ ڕێک ئەوە بۆ بکە زۆر باشە مامۆستا ئێستا بەباسی دوعا بکەین دوعا بۆ خۆی چییە ینی دوعا تەنها پاڵەوێشی سەرزارەکی و ئاساییە یا هەموو کەس دەتوانێت دوعا بکە دەمێ مەفهومێکی دوعا لە بەڕێز دووەر بگرم بەڕێز دووەر بگرم دوعاکردن گرنگیەکەی لەوایە کە خۆی گەورە زۆر بە سادەیی باسی دوعای کردوەوە لا سنتەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە سادەیی هاتووە بەڵام بۆ ئەوەی کە هەموو کەسێ بتوانێت دوعا بکە نەک بڵێن بەخوازە ئەم هەموو مەرج و شەرتەی ئێوە داتاناوەست بە زانەکانەکرێ بۆیە تۆ دوعا وەکو ئەوە نییە بڵێ وەڵا ئەبێ دەستنوێژی هەبێ و ئەبێ لەشی پاک بێ و ئەبێ ڕووی لە قیبلە بێ و ئەبێ بە پێوە وەستا بێ یا داگیشت بێت و ئەمانە لە دوعایان نییە دیارە ئەمانە هینیەکەت ئەنی شێوازی دوعاکردنەکەت جوانترەکە جوانە ئەوەکو ئادابی پەرستش ئادابی پەرستشەکان گرنگە دوعاکردنی ژێشەکە لەو کاتانی کە مرۆڤ پچوچی خۆی دەسەلمێنێ لە بەرامبەر گەورەی خالیقەکەیدا بالضبط عابیدانە مامەڵە بکات زۆر بە ئەدەب و بە وقارەوە بەرامبەر خودای پەروەردگار زۆر ینی بن لاڵانە و نوزانە و کڕوزانەوە داوا لە خۆی پەروەردگار بکە جوانە جا ئینسان کە ئەو ئوسلوبەی پیشاندا لە بەرامبەر خۆی خۆیە دیارە تۆ دەستنوێژێکی جوان بگری ڕووە و قیبلە دانیشی تێگەی اینجا وەکو لە فەرمودەیە هاتووە کە ئینسان بە ئەلحەمدولیلا دەست پێ بکات سەنا لەسەر خوا و سوپاس و پاشان سڵاوات لە پێغەمبەر با صلی الله علیه وسلم ئەمانە دوعاکەت ینی نزیکترە کاتەوە خوای گەورە هەستەکە ئەم بەندەیە کە داوای شتێکەکە بە ئەدەبێکی جوانەوە هەستەکە لە بەرامبەر خوایە وەستاوە ئەگینا کابرا پاڵیش کەوتووە هاوار لە خوا بکە خوای گەورە هەرگوێ لە دوعاکەیەتی بێگومان وە کابرا جاری وایە نەخۆشیشە عوزری هەیە کەوتووە و ناتوانێت هەڵسێ ناتوانێت ڕووکاتە قیبلە کابرا لە چاڵێکایە کابرا لەشی قوڕاویە کابرا لەشی پیسە گرانە با بڵێن دەستنوێژی نییە هەموو ئەو کاتانە ئینسان ئەتوانێت دوعا بکە کابرا لەو پەڕی تاوانباری و گوناهباری ئایا خوای گەورە دەرگای لێدا ناخە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا خوای گەورە ینی خوای گەورە ڕوەکاتە ئەو بەندانەی کە نەک لە شیان گرانە بەڵکو هەموو گیانیان تاوانە تاوان نەماوە بە چاو نەیکەن بە دەست نەیکەن بە گوێ نەیکەن بە قاز نەیکەن ئەم هەموو بە زمان نەیکەن ئەم هەموو گوناهان کرد ئەسرفوا على أنفسهم ینی لە حەدی خۆی دەرچووە
يعني لە حەدی طبيعي خۆی دەرچووە هێشتا خوای گەورە بەوەڕنا فەرمێ لا تەقنەطوا من رحمة الله الله بۆ لەبەرەوەی خوای گەورە ئەوێ ئەم بەندە رحمتي وسعت كل شيء رحمتي خوای پەروەردگار هەموو شتێکی گرتووەتەوە وەکو لە فەرمودەی قودسیە هاتووە إن رحمتي سبقت غضبي الله رحمتي خوا پێش غەزەبی خوایە بۆیە هەر لە رحمەتی خوایە کە پێغەمبەرانی ناردووە دینەکانی ناردووە و عولەما و زانەکانی ناردووە و داعی و مانخوازەکانی ناردووە و مسلمانی ساغ و پاکی تاجیر و هەموو خاوەن پیشەی لە ناو شوێنەکەی خۆیە ئەمانە هەمووی نمونەی جوان کە خوای نێرێ بۆ خەڵک بۆی خەڵک لەوانەوە بەرەو دینەکە بێت مامۆستا دەمەوێت پرسیارێ بکەم زۆر جار لە هەندێک کەسەوە گوێبیست دەبی دەشێ ئەمانە ینی جۆرێک بێت لە تانەدان جۆرێک بێت لە سەرزەنش بۆوانەی کە دوعا دەکەن دەڵێن دوعاکردن هی کەسی بێدەسەڵاتە دوعاکردن ئەو کەسانە دەیکەن کە هیچیان لەدەست نایە لە دنیادا ناتوان معیشەتی خۆیان دابین بکەن ناتوان ئیش و کار و کاسی پێ بکەن ناتوان ینی وەکو بڵێ منکوبن وەکو بڵێ ئەو کەسانن کە ئیتر کەوتونەتە وەکو بڵێ پاشماوەی دوای تاعون و دوای کارەساتن ینی بەڕاستی دوعاکردن هەر هیچ کەسی فەقیر و ئەوانەیە یان دوعاکردن هەموو کەسێک و دەبێت هەموو کەسێک جوادجار بگەڕێتەوە لای خوای گەورە هۆی ئەنتم الفقراء إلى الله بەڵێ دیارە خۆی بۆ چوونەکان کە دروست ئەبێ جاری وایە لە واقعەکەەوە دروستە بێ ئەنی هەوڵە سەیرەکەی قوتابیەک خۆی ماندوو ناکە ئەڵێ خوا دوعای خێرم بۆ بکە با دەرچم کەسێک ناچێت بە دوای ئیشا بگەڕێ ئەڵە بەڵام دوعای خێرم بۆ بکە ئیشێکم دەستکەوێت خۆی بە شوێندا نایش بۆیە هەموو ئەم شتانە ینی پەیوەندی بۆ هەیە ینی ئێمە کە سەیرەکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەدرا خۆی حاضر کردووە مسلمانانی حاضر کردووە پێشتر تەدریبی پێکردوون ئیعدادی پێکردوون بردوونێتە ناو جەنگەکەەوە خەڵکی حاضری ئامادە کردووە ئیمانێکی ساغی فێر کردوون پەروەردەیەکی چاکی کردوون ئەم جۆرە کەسانە کە تۆ ئەیبەی شتەکە و حاضرە بەڵام ئێمەی مسلمان لەگەڵ ئینسانی بێدینە فەرقەکەمان لەوایە ئێمە نەرجو من الله ما لا يرجون ئێمە هیواشمان بەخوا هەیە بەس پێش بە قووەتەکەی خۆمان نابستن قووەتێکی تر هەیە غەیبیە ئێمە بڕوانمان بۆ قووەتە غەیبی هەیە بەڵام ئێمە دوای دابینکردنی هۆکارەکان دوای ئەو تاقەوزی کە خوا پێی داوێن دەیخێنە گەڕ بزەبێت ئەو هێزەی کە خوا داوێنێتی ئێمە هەمووی سەرفەکەی اینجا دوایەوە لە هەندێک شوێنە هەندێک بەربەس دێ بە تۆ لان هاچێت تۆ هەوڵت داوە گەڕاویت بە هەر شوێنەکە دەست بۆ کراوە گەڕاویت کارێکە دەست نەکەوتوە اینجا هاوار بۆ خوای گەورە ژەبەی ئەمە تۆ هەم تاقی بە دەری و سەرف کردووە هەم لە هەمان کاتیشا تاقەیەکی نەفسی سەرفەکەی کە بۆی بێتاقەت نەبی بۆی بێئومێد نەبی هەستکەی هێشتا دەرگایەکی تر ماوە کە لێی بدە ئەوش دەرگای خوای گەورەیە شتێکی ترشێ ئاەتی کە لە کۆتایی سورەتی البەقەرەدا خوای گەورە باسی دەکا ئەنی تەواوی جوهدی خۆتان بخەنە گەڕ ئێستا خەڵک بەوەمە تێگەیوە کە ینی تەنها ئەوەی ینی ئەرەوەندەم لە توانەدا هیچی ترم نییە بەڵام ئایا مرۆڤ هەرەوەندەی لە توانەدا کە دەیکا یان بەڕاستی شتی زۆر لە توانەدا و دەتوانێت شتی زۆر گەورە بکە یعنی دەبێت ئەو پەڕی توانات خێگەڕ ئەو جاریش ینی دیسان هەر پشتی بەخوای گەورەیە کە هۆکارەکانی بۆ ئاسانکە ئەو بربەستانەی بۆ تێپەڕێنێ کە بتوانێت قووەتی بداتێ بۆ تێپەڕانی ئەو بربەستانەی کە لە تاقی خۆی دانیە جوانە اینجا دوعا ینی بڵێن بەشێکی ئەوەی بەشێکی شێوێت تۆ شتەکە لێ دیار نییە شتەکە لێ دیار نییە ینی تۆ ئەڵێ خوایە گەرم ئیشە خێری تایە بۆ قیامەتم بۆ ینی دوعا هەرەوە نییە بڵێ خوا شتەکە و بەنسێ بکات تۆ جای وایە بەهۆی ئەوەی کە خۆشادەیەکە و کەسێکی بەتوانای ئیشت دەستەکەوێت کارت دەستەکەوێت یان خەڵک ئافرەتە یاتە یان ئافرەتە داخوازیکاری هەیە بەڵام نازانی ئایا ژیان لەگەڵ ئەم کەسەیە یا ئایا ئەم جۆرە ئیشە بۆ قیامەتی تۆ زەرەری نییە ئینسان لەو کاتانە پەنا بخوا بە بۆی خوای گەورە شتەکەی بۆ یەک لای کاتەوە چونکە تۆم کەسە بە زایر خەڵکەمە پیاوی چاکە بەڵام لە باتینا کۆمەڵە عیبی هەیە تۆ نایزانانی تا لەگەڵ یانەژی بۆی خوای گەورە ئینسانی مسلمان یعنی لە دوعاکردنا تەنها مەبەستی دەستکەوتنی قازانجەکان نییە زۆر جار مەبەستی لابردنی کۆمەڵە بربەستە کە ئەو بربەستانە یعنی بەخوای گەورە نەبێ لا ناچێت یا بەخوای گەورە نەبێ بۆ ڕوون نابێتەوە یا خوای گەورە یارمەتیت نەیە کە توش بووی بە ئاسانی لێی نەجان نابی بۆیە ئینسانی مسلمان دایمە دوعاکەوە خوای گەورەش دوعای بۆیە بە ئاسانی داناوەکو عیبادەتەکانی تر نییە وتەنانەت زانەکانە فەرموو خوای گەورە لە ئاەتەکانی قورئانیشا کە ئەمر بە دوعاەکە
هەندێک ئاەت هەیە فەرمی ئەگەر وا بکەن وا ئەبێ ئەفەرمێن لە دوعایە خوای گەورە و ئەگەرانشی دانە ناوە وەکو ئیمامی عومەرە فەرمێ هەر کەسێ خوای گەورە دوعای بەنسی بکە جوابدانەوەشی ئەداتێ بەڵام ئەوانەی کە خوا جوابیان نایەتەوە دوعا ناکەن ئەفەرمێ ئیلا دوعا بکەی خوا جوابدانەی لەگەڵە چونکە خوای گەورە خۆی لە قورئاندا یەکێک لەو ڕخنانەی کە خوای گەورە ئەیگرێ لە کافرەکان کە ئەفەرمێ ئێوە دوعا لە کێ یەکەن ئەو کەسانی ئێوە دوعای لە یەکەین ئەنەدعو خوای گەورە پێغەمبەر فەرمێ پێیان بڵێ ئەنەدعو من دون الله ما لا ينفعنا ولا يضرنا خوای گەورە لە چەندین ئاەتی تریشا فەرمێ ئەو کەسانی ئێوە دوعایان لە یەکەن لا يستطيعون نصر أنفسهم لا يستطيعون نصركم ولا أنفسهم ينصرون ناتوان خۆیان سەرخن یارمەتی خۆیان بن ناتوان یارمەتی ئێوەش بڵێ ئەدا خوای گەورە کە ئەم ڕخناناگرێ بە تاکی دەبێ خۆی هەموو شتێکی پێ بکرێ بێگومان بۆیە خوای گەورە لە قورئانە پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ پێیان بڵێ خوا نزیکە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب الله هەر کاتێ هەر بەندەیەک داوای کرد خوا نزیکە هیچ وەسیلەیە مەگرە بەر کەس مەخەرە بەینی خۆت و خواوە خۆت یەکسەر داخڵ بە هەر چەنە گوناهباریش بی وەکو لە فەرمودەی قودسیە هەیە يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء الله ثم دعوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي ئەگەر گوناحەکانە بگاتە ئاسمان بگاتە بەرزاییەکانی ئاسمان ئەفەرمێ بەڵام داوای لێ بکەی بپاڕێیتەوە هەست بە پەشیمانی بکرێ تێگەی یعنی چونکە داوای پەشیمانی جۆری هەیە دوو جایە بە کەسێک دەجاڵی داوای لێبردنەکەم بەس هەستەیە کابرا هەرەتەوەی ئەوێ بەڕێوکە وانە بەس هەستەکەی ئینسانی واشەیە یعنی لە سیمایە دەرەکەوێت لە ڕوحەوە دەرەکەوێت کە معەزەبە بۆ ئیشی بەرامبەر ئەم داوای لێبردنەکە یەک جاریش بێ لە لای تۆ کاریگەری هەیە بەڵام ئەوەی تر یا جایە زەلامێ دێ لە بری ئەو داوای لێبە ئەو خۆی بێزی نایە داوای لێبردنەکە هیچ تری ناردووە دێگەی تۆش هەرچەند سێگەم کەسە هیچ تاوانێکی بەرامبەر بە تۆ نەکردووە ئێمە مەجبوری بڵێ کاکە بورایی بەڵام ئەم نابێتە بری ئەو خۆی ئەوەی کە تاوانەکەی کردووە حەقە داوای لێبردنەکە جا بۆیە ئینسانەگە بەو شێوەیە چوە بەردەمی خوا و داوای لێبردنی کرد بە تەئکید خوای گەورە لە هەموو گوناحەکانی خۆش ئێستا هەندێک کەس هەیە لە سیما ڕواڵەتیە بنمونە مەسەلەن ممەسیلەیەکە بنمونە با بڵێن مطریبە گۆرانی بێژێکە یان هەر کارێک لەم کارانە ئەو کە بەبەرچاوە لە تەلەڤیزیۆنەکانەوەی لە مەسرحدایە تۆ پێت وایە کە ئەم پیاوە کە قەت ینی بۆچوونی هەند ینی زۆرینەی خەڵک وەکو بۆچوونە شایعەکەمە کە کەسێکی باش نییە کەسێکی چاک نییە کەسێکە وەکو بڵێ فڕی بەسەردینەوە نییە فڕی بەسەر خواوە نییە زۆر جار ئەمە لە سەریان دەنووسێ هەتا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەیان لەسەر دەکرێت کە ئەمانە بەڕاستی ئەهلی ئاگر بن ئەهلی دۆزەخ بن ئەهلی ئیتر ئەمان ئەهلی فیسق و فوجور هەر ئەمانن خراپ کرد بەڵام مامۆستا بەو ئاەتەی کە جەنابەت خوێندێتەوە خوای گەورە دەفەرمێ ئینی قەریب من لێتانەوە نزیکم دەکەواتە خوای گەورە لە هەموو بەندەکانیەوە بە یەکسانی نزیکە بۆ ئەو مەسافەی کە لە نێوان یعنی خدای گەورە لەگەڵ من هەیەی لەگەڵ تۆش هەیەی هەرەوەیەک نزیکەکەی لەگە هەمومان هەیەی کەواتە لەو کاتەشدا لا تەقنەتوا من ڕەحمەتی الله دەشێ ئەنی ئەم جۆرە کەسە خەڵکێک کە هێرش دەکاتە سەر ئەو کەسانە بەڕاستی ئەو جۆرە کەسانە یعنی هیچ ئەمەلێشی خێر و چاکە و هیچ ئومێدێک نەمای بەوانەی کەوانە دوازار ینی ئەو زەیهانە لە چاکەدا بە فێڕۆدەن دوعا بکەن خوا لەیان مەسەڵەن خوای گەورە لەیان دوعا بکەن خوای گەورە تەواوی شتەکانی وا بکە قڵبی کاتەوە جارێشکە هەر لە بنەڕەتەوە هەموو شتێک گۆڕانکاری بەسەردای بەرەو باشە جوانە خۆی یەکێک لەو شتە گرنگانەی کە لە ئیسلامە هەیە ئەوەی ئەڵێ چەندە مهمە تۆ دژمنەکەت لە ڕووی معنەوی و لە ڕووی مادیەوە ببەزێنی ئەمە زۆربەی بزانایانی بڵێن تەسەوف بۆ چوونیان وایە ئەڵێن چەندە گرنگە دژمنەکە لە ڕووی مادیەوە ببەزێنی بە هێزی چەک یا بە هێزی اقتصاد لەوەش مهمتر ئەوەیە بیبەزێنی بە بەرنامەکەت بە ئەخلاق و ڕەوشتت تەسلیم ببێت بڵێ کاکە فعلەن ئەم ڕێگەی ڕاستە چونکە ئەو کاتە کە ئەو وازی لە بەرنامەکەی خۆی هێنا یعنی تر تەواو کابرا گەیشتۆتە ئەو پەڕی ئەوەی کە تەسلیم بووە بە تۆ بەڵام ئەوەی کە تۆ لە شەڕ ئەیگریت و ئەسیریەکەی لە ناخیەوە لەوە چێ
ئەگەر بە تایبەتی تەعاملی تۆ خراپ بێ لەگەڵ لە ناخێەوە ئەو بۆچوونە لە لای ئەو پیرۆزەکەی ڕقەکەی پیرۆزترەکەی بەرامبەر بەخۆت. بۆیە گرنگترین شت لە لای خوای گەورە جەل جەلالوه ئەوەیە کە بە هەموو بەندەکان بڵێ کاکە چی خراپەیە تاقیکردنەوە، بەڵام دوازای هەرە بێ بگەڕێنەوە بەلای من. زۆر باشە، چونکە دەرگای خوا لە هەموو دەرگاکان گەورەترە و دەرگای خالقە. دوعاش یعنی ئەگەر بە ئیخلاصەوە بێ مامۆستا هەمیشە دەرگای خودای پەروەردگار کراوەیە بۆ تۆی بۆی داوای لێ خۆشبوونی لێ بکەی، خوای گەورە بۆی بێ بەهاناتەوە. لەو ئاەتەی کە باسم کرد ئەفەرمێ ئوجیب دعوة الداعی إذا دعان، هەر کەسێ هاوار هەر کەسێ هاوار بکە. باسی ئیماندار و ئەوە نیە، جوابی دوعاکەیەمەوە ئەفەرمێ جوابی دوعاکەیەمەوە، بەڵام ئەوەیە کە خوای گەورە فەرمێ فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی لعلهم یەرشودون. جوانە، بەڵام مهم ئەوەی ئێوەش جوابی من بنەوە. خوای گەورە فەرمێ ئیمان بەوە بێن کە خوا بەدەسەڵاتی هەیە بەسەر هەموو شتێکا بۆ ئەوەی زیاتر بەرەو چاکە بڕۆن. ئەگینا خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم اتقوا دعوة المظلوم، و کابرای مەظلوم جاوایە کافرە، جاوایە کافرە تۆ زوڵمی لێ ئەەکەی، جاوایە جوولەکەی کە تۆ زوڵمی لێ ئەەکەی. بەس ئەم سەردەمە نییە کە ئێستا خەڵکینی نییە. مەبەستم ئەوەیە لەوەی لە کاتێکا لە شوێنە کابرا تۆ غەیرە موسڵمانە تۆ زوڵمی لێ ئەەکەی، یا دەسەڵاتی بەسەر تۆیانە، یا بەقەی تۆ پارەی نییە، یا نەخە کرێکارێکە و مافەکەی بە تەواوەتی ناییتێ، یان کارمەندێکی شەریکەکەتە و حەقەکەی ئەخۆی. بەڵام پێغەمبەر فەرمێن لە دوعای مەظلوم بترسن، کەواتە خوای گەورە ئیلاقی بەسەرەوە نییە ئەم بەندەیە کە هاوارەکە چ دینێکی. بەڵام ئەوانەی کە ئیمانیان هەیە خوای گەورە هیدایەتیان هەیە دوعاکانیان دوعای باش بێت. زۆر باشە، کابرا لە جاتی بڵێ خوای ئەم وڵاتە وێران کەی چونکە مافی منیتیان نییە، دوعاکڵە خوای گیان ئیسلاحی ئەم دەستانە بکەی، سەرۆک شەریکیە بکەی، ئەم فڵان کەسە بکەی، بەڵکو حەقی منیش و غەیری منیش بە جوانی بدا. فەرقی ئەم دوو دوعایە زۆرە، چونکە کاتێکە تۆ دوعاکەی خەڵک بەرەو خراپە بچێ، خوا ڕەسوا و خوا ناشرین و خوا وایان لێ بکە، ئەمە تا ئەوە خراپتر بن بارە خراپەکە زیادەکە. بەڵام تاوەکو ئەوان بەرەو چاکە بڕۆن باری ژیانی خەڵک باشتر. مامۆستا مەرجەکانی دوعاکردن یعنی پێویستە ئەو کەسەی دوعا دەکات چ مەرجێکی تێدا بێتە دی؟ وەڵایەت مەرجەکان وەکو وتمان خوای گەورە جوابی دوعای هەموو کەسێ ئەداتەوە، بەڵام خۆی فەرمێتی فەلیەستەجیبوا لی، ئەنی من بانگتانەکەم ئێوەش جوابی من بنەوانێ. من خوای ئێوەم بە گەورەی خۆم پێویستیشم بە ئێوە نییە جوابتانە دەمەوە. ئێمە هە پێویستمان بەوی و کە داوای لێ دەکەین جوابمانەداتەوە، بەڵام ئەو پێویستیشی بێ منە کە بانگمان دەکات دەبێت ئێمەش جوابی بدەین و نابێت سەرکەشی بکەین. جوابی منیش بنەوە خوای گەورە فەرمێ ئەو شتانەی کە پێتاڵم لە قازانجی خۆتانە، ئەوەی کە من پێتانەڵم لە کاتێکدا ئێوە پێویستان بە منە و من پێویستیشم بە ئێوە نییە. بزڵێت اینجا ئیمانیشتان نەبێ بۆی کە خوا، چونکە ئینسان کە ئیمانی بە شتێک نەبێ زەحمەتە. تۆ کەسێتە ئێوەرە پێ بڵێ کاگە بخوێنە با دەرەجەیەکی باش بەدەستبێنی و شوێنێکی باشە دەستکەوێ کە ئیمانی پێی نەوێسەیەکە هەر ئەم لاولا ئەکات و ئاخرەکەی کاتێ بە خۆی زانێ شتەکەی لە دەست دەرچووە. ئینسانیش کە ئیمانی بەوە نەبێ کە خوا قووەتی بەسەر هەموو شتێکە هەیە، إن الله على كل شيء قدير، إن الله قد أحاط بكل شيء علما. خوا زانیاری بەرامبەر بە هەموو شتێ هەیە. کاکەڵم من ئەم ئافرەتەم تاقی کردوەوە، زۆر چاکە، زۆر ڕێک و پێکە، زۆر وایە، عیلەکەی وایە، هەموو شتێکی چاکە، تەواو پێویست بە دوعا ناکە. ئەم ئینسانە کە خۆی ئەداتە دەست عەقڵی خۆی، یان ئەداتە دەست کۆمەڵی خەڵکە لەوە چێ ئەو خەڵکانە ئامادە نەبن هەموو هێنێکی ئەو بنەماڵەیە ئەو کەسە بڵێن. بە تەئکید هەندێک گۆشەی نادیار هەیە، هەندێک گۆشەی نادیار هەیە، ئەو گۆشە نادیارە جارێ هەموو ژیانە لێ تێگەیە. بۆیە خوای گەورە فەرمێت تۆ ئیمانە بەوە بێ کە خوای گەورە ئاگەی لە هەموو شتێکە، هەموو شتی ئەزانێت. تۆ خوای گەورە بەسەر هەموو شتێکە بەتوانایە کە تۆ ئیمانە بەم شتە هەبوو بە تەئکید بە جددی دوعاکەی. بۆیە جددیت لە دوعایە ئەسبابی قبوڵبوونی دوعایە. کابرا کە بە لامسەلای دوعاکە دوعاکەی زۆر قبوڵ نییە. تۆ وەکو مامۆستایەک ئەفەرمێن تۆ تەلەفۆن بۆ شوێنێ بکەی بڵێ کاکە گیانەوە تکتێکی تەیارەم بۆ ببڕوانیە، یعنی تۆ بە حاڵ کاکە تکتێکم بەنێ کابرا خۆ بێ کۆمەڵێ لێکۆڵینەوە کە بزانێت تۆ سەعات چەندە ڕۆی بۆ کوێ ڕۆی وانە ئەبێ شوێنەکانی خۆ بە دیاری چه سەعاتێک تەوێت دەرچی، چ ڕۆژێک تەوێت دەرچی، ئەتەوێ ئێستا دەرچی یا مانگێکی بۆ مانگێکتر ئەیگریت. ئەمانە ئەم جددیەتە لە داواکردنی شتە بە تەئکید کابرا ئەچێت معاملەیەکی زانکۆکە،
کۆمەڵی ئەم لاولاوی پێیەکەن وانە جان. ئەڤڕۆ و تاعهودە بنووسە و بڕۆ و کەفالەتە بێنە و خۆ ئەتوانێت یەکسەری ژوەریگرێ بەس بۆی کابرا لە لای گرنگ بێت تازە ئەو قۆناغی بەجێهێشتە قۆناغی هەرزەکاری ئەوانەی بەجێهێشتوە تا ئێستا هەر ئاوە وەرگیراوە لە مەکتەبێ ئەوە نەمایتر ئینتر لەمەوەدا قۆناغی گەورەبوونە قۆناغیەوەی کە خاوەنی شتی خۆتی خەڵک کەفالەت دەکا خەڵک تەعاهودێ بۆ ئەدا تۆ کۆمەڵی مەسئولیەتی لەسەر ئەبێ ئەو کەفالەتانە لە گردنی تۆیە بە جوانی بیڵی بەڕێوە ئەم بەندایەتی و داواکردنەش ئینسان تا بە جوانی داوای بکات تا بە جددی داوای بکات بەتایبەت لە بەرامبەر خودای پەروەردگارە دوعاکردن حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم مەڵێن ئینشاءالله لە دوعایە لە هەموو شتێکە ئینشاءالله سنەتە بەڵام فەرین لە دوعایە مەڵێن ئینشاءالله بۆ لەبەری خوا کەس نییە زۆری لێ بکە بەڵکو بە عەزم داوا بکەم وڵێ خوای ئەو شتەمەوێ بۆ بکەیت خوای ئەو شتەمەوێ بۆ بکەیت متمانە سوت بە خودای خۆت هەبێ کە وەڵام تداتەوە بالضبط ئەو ئیمانە ئەوەی وەلیؤمنوا بی ئەگە ئینسانی مسلمان ئاوها دوعای کرد بە تەئکید وەکو ئیمامی عومەرە فەرمێ من ألهم الدعاء فالجواب معه هەچ کەسێ دوعا خوای گەورە دوعا بخاتە دڵیەوە ئیلا خوا جوابەکە لەگەڵ یاداتی بەڵام تر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر مسلمانێکە دوعاکە ئیلا خوای گەورە سێ شتی لە دوعاکەیە بۆ جێبەجێیەکە یانەوە تا ڕێک دوعاکەی وەکو خۆی بۆ جێبەجێیەکە لەو ساتەیە لەو کاتەیە کە خۆی ئەیەوێ یانەوە تا بەقەدەر ئەوە بەڵای لەسەر لابە بەڵایەکەی تۆ نازانیت ئەگەر بێت و مخەیەرێکن لە بینی داواکەی خۆت و بەڵاکەیە بەڵاکە لەبژێری ئەڵێ ئەم بەڵایم لەسەر لاچێ خوای گەورە ئەو بەڵای لەسەر لابە بەهۆی ئەو دوعایەوە یاخود خوای گەورە ئەم ئەجرە هەڵەگرێ بۆ قیامەت لەبەرەوە زانێ باڵانسی قیامەتە کەمە نوێژەکانە کەم کردووە هینە کەمە لەولاوە ئەو شتە بۆ زیاکە بەمە دەرەجەکانە بۆ زیاد مامۆستا دەمهوێن نەوعیەتی باس لە نەوعیەتی پاڕانەوە بکەین ئایا پێویستە مەسەلەن من بڵێم سیارەم نیە بڵێم خۆیان گیان ئەنی بەس داوا لێ دەکەم تەنها مەسەلەن سیارێکی فلان مۆدێلم بەدەستی بکەیت یان کابرا ژیانی هاوسەری پێکی نەهێناوە یان حەزی لە ئافرەتێکە تەنها لەو ئافرەتە ئەڵێ خۆیان گیان من تەنها ئەمەم لە تۆ دێ بەس ئەو ئافرەتە بەنسیب بکە من هیچی ترم لە تۆ ناوێت یان خۆیان گیان تەنها خانوویەکەم بەنسیب بکەی ئیتر تەواو ئەوە دوا داواکاری منە و هیچی ترم لە تۆ ناوێت ئەمە دوعای ئەسڵن یان بەڕاستی پێویستە ئێمە لە دوعاکردنە بڵێن خودایە گیان من بە بچوشی خۆمدا لە گەورەی تۆ داواخوازم کە چی باشە ئەوەم بۆ بکەی ئیمانم سەلامەتکەی لە بەڵا بمپارێزی مەسەلەن منداڵەکانم ساڵحکەی ینی نەکەومە ژێرە و قەرقەشەیەکە و نەکەومە حاڵ و بارێکە و کە نەتوانم سەبری لەسەر بگرم نەمخێ ژێرباری تاقیکردنەوەیکە و کە لە قەدەر توانە و تاقە وزەی من نییە ئەمە دوعایەیان ئەو دوعایەکە و کوتم داوە شتێکی محەدەتی زۆر بەسیط یعنی لە کاتێکدا خەزینە و گەنجینەکانی خودای ئەگەر هەموو دنیا بدا بە من هێشتا بەشی تۆ هەرماوە پێت بدە ڕاستە دیارە خوای گەورە لەبەروی بەندەکان ینی توانای دینداریان و ئاستی تێگەیشتنیان و ئاستی داواکاریەکانیان جیاوازە وانە بۆیە خوای گەورەش ئەو جیاوازی مڕاعات کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر داوای خوێشکەن خوا داناتێ خوێکە ئەو شتەی لە بڵێ لە هەموو سەردەمێکانە زۆرە داوای ئەگە خوێشتان پێویست بۆ چێشتەکەتان داوا بکەن لە خوای گەورە یعنی ئینسان نەڵێ ئەم شتە بچووکە چییە لە خوای داواکەم بەڵام کاتێ سەی قورئانەکەی و سەی فەرمودەکانی پێغەمبەرەکە سڵم کۆمەڵە دوعای تیا پێوتێ جەوامع الدوعا ئەو دوعانەی کە کۆمەڵی خێری زۆر گەورەیان لە خۆیان کردووە تۆ بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة خوای هەرچی چاکەیە حەسەنە لەوێیان نەکیرەیە ینی هەرچی چاکەیە لە دنیا بمەیت وفي الآخرة حسنة ولا قيامتها هەرچی چاکەیە بمەیتێ وقنا عذاب النار ئەم دوعایە جامعە بۆ یعنی لە هەموو کاتێکە تو ئیسفادەی لێکەی لە حەجە لە ڕۆژوە لە نوێژە لە کاتەکانی تری تەمەنتە بەڵام وەکوتمان ئەم دوعایانی قورئان و حەدیث ئەگەر لە بەریکەی بە تاکید ئەمانە زیاتر ئینسان تووشی خێرەکە تووشی چاکەکە چونکە هەندێک جار ئەو بەڵام وەکوتمان دروستیشە تۆ داوای سیارەیەکەی داوای خانوویەکەکەی داوای ئافرەتێکەکەی بەبەستم چ شتێکی زۆر ینی بەسیتە لە لای خودای پەروەردگار ئینسان بوو مادام من ئیمانم بە خودای پەروەردگار هەیە گەنجینەکانی خوددا ئەوەندە گەورەن یعنی ئەوەندە زۆری تێدایە خۆ ینی هەرچی بدە کەسی وا هەیە ملیاردێرە بلیاردێرە چوزانم بەس ینی ئەوەی پێویستی پێ نییە سەرۆت و سامانە
بەڵام خۆی خی گەورە بیدا بە من لەویش کەم ینی دەتوانین لەویش کەم نەبات نەکاتەوە بیشیدا بە من ڕاستە خۆی ینی خەزێنەکانی خی گەورە فراوانن ڕەحمی خی گەورە فراوانە. سەیری دوعای پێغەمبەر سولەیمانکەی دعای کرد فەرمووی ڕەبی هەب لی مولکا لا ينبغي لأحد من بعدی خوای مڵک و دەسەڵاتێکم بێتێ بۆ کەسی تر لە دوای من نەی یعنی خۆ دوعای ئەوەی کە ئینسان خوا زۆرترین شتی باتێ ئەمە شەرعیە وە گوتم ئاستی ئینسانەکان جیاوازە بەس مامۆستا باشتر نییە بڵێ مەسەلەن داوا کابرا داوای سەروەتێک دەکات خوددایە سەروەتم پێ ببەخشی بەڵام ئەو سەروەتەی کە ئیمانم لێ نەسێنێتەوە ئەو سەروەتەی کە وا بکەم خێرەومەند بم لەسەری ئەو سەروەتەی کە دینەکەشم نەڕوا لەسەری بەڵێ خۆی ئەوانە وەکووتمان ئەوانە هەر هەمووی چۆنڵێ عولەمای بەتایەتی ئەهلی تەسەوف زیاتر ئەوان عولەمانێک کە عولەمای زوهدن ئەوان زیاتر لەو بوارەیە لێ کۆڵینەوەیان کردووە کە جۆرەکانی دوعات چۆن و ئەمانە بەڵام عەلا کولین لە بچووکترین شتەوە تا گەورەترین شت بە پێی ئاستی ئینسانەکانە گۆڕێ جوانە ئاستی ئیتر ئینسانی وایە حەزی لەوەی وەکو پێغەمبەر سەڵەم کابرا لەناو بەهەشتا ئەڵێ خوای ئادێ ئەرزێکم بەرێ با تۆ زەراعەت کەم ئیدا حەزی لەوەیە خوای گەورەش دڵی ناشکێنێ ئەرزێکی بڕۆ بۆ خۆ زەراعەت کە ئەوە مەوزوعەکە ئەوەیە کابرا جارێک ئەڵێ خوای ئەم شتم بێتێ خوا داوای هیچ تر ناکەن ئەوە لە بەهەشتی شاڕوەدا کابرا ئەڵێ خوای بەس من خەرە باشە ئینسان کۆتایی نایە یعنی ئینسان جاری وایە ئینسان داواکاریەکانی هەیە داوا کەمکەمەیکە بەڵام حەزیشی زۆر هەیە بەڵام کەم داوایەکە ئینسانی واشە هەر لە ئەوڵ و داوای زۆرەکە و تو هەر لە مناڵەکانی خۆتا جای وایە لە دەوروبەرەکەی خۆتا هەست بەوە ئەکەی لە براو خوشکەکانە هەست بەوە ئەکەی هەیە حەزەکە یەکسەر پلەیەکی بەرز بەدەست بێت یەکسەر کە خانوویەکی تەواو هەموو پێویستیاتێکی هەبێ سێگە ئینسانی زوو ڕازی بووە بۆی کە چەند مەنجەڵێکی هەبێ و سوراحەیەکی هەبێ و دوو پێخەفی هەبێ لەسەری بخەوێ و ژوورێکی هەبێت یا بخەوێ بەڵام ئێستا ئافرەتێکە شووەکە بۆ ڕازیە بێت بۆیە داواکاری ئینسانەکان جیاوازە لە لای خوای گەورەش هەروایە بەڵام خوای گەورە ئەوەیە دڵی کەس ناشکێنێ دڵی کەس ناشکێنێ ئینسان ئەگەر بۆی بکرێ بە دوعاکانی قورئان و حەدیث وەکو جەناب باسی کرد ئەو دوعایانەی کە لەناو قورئانە هاتووە سکراوە بە کتێب چل دوعا یان ئەوانەی لە فەرمودەکانی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم لە کتێبەکانی ذیکر و قڵای مسلمان و ئەوانەیە هەیە ئەلەو کتێبانەیە دەری بێنێ ئەو دوعایانە بە تاکید لە هەموو کاتێکە وەکو جەنابت فەرمووی خێری هەموو دنیا و قیامەتی تیایە یعنی تۆ داوای شتێکی گەورە ئەکەی ئەگە خوای گەورە لەم شتە گەورانە داوای بکەی باڵگەیە لەسەروی تۆ هیممەتێ بەرزە جوانە وەکو کابرا پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو بە سەحابەکە فەرمووی چیت ئەوێ فەرمووی ئەمێ ڕەفیقی تۆم لە بەهەشتە چونکە ڕەفیقایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەهەشتە ئەمە ئاواتێکی گەورەیە تێگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرمووی دە فڵان شت بکە تۆش ئەعینی بکەثرەتی سوجود تۆش زۆر نوێش بکە بۆی یارمەتی دەری من بی ئیشەکە و بۆ بکەم جا بۆیە ئەو کەسانێ هەست لەوە چێ دوعای کرد بێ پێغەمبەری خوا لەم نەخۆشی ڕزگارم بێت ئافرەدا فەرە پێغەمبەری خوا من سەرعم هەیە و ئەبورێمە و دوعام بۆ بکە با نەجاتم بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم یا سەبر بگرە و خوا بەهەشتە هاتێ یان من دوعاو بۆ بکەم چاک بیتەوە یعنی ئەو کەسانی کە نەخۆشن دەردەدارن چاک نابنەوە بە ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر ئومێد نەبن لەبەر چاویان نابێت کی ئەڵێ خوا بەهۆی ئەو نەخۆشیوتە ناخاتە باشتۆ تۆ ئەو نەنوێژە نییە ئەو نە قورئان خوێندن نییە ئەو نە خزمەتە بە دین نەکردووە ئەوەندە خۆت لە گوناه نەپاراستووە چاکەکانە کەمن خوا ئەوێ بەمە قەرەبوت بۆ بکاتەوە بێجگەلەوەی بەهۆی ئەوە شۆ کۆمەڵی کەسی تر کە چاکە لەگەڵ تۆکەن ئەوانش خێریان دەسەکەی زۆر باشە مامۆستا مهمەکە لێرە ئەوەیە ئەو پێغەمبەر ئافرەتەیەک سەی کە زانی مەسەلەی بەهەشت هاتە ئاراوە فەرمی پێغەمبەری خوا ڕازیم بە نەخۆشیەکە بەس دوعام بۆ بکە کە ئەبورێمەوە لەشم دەرنەکەوێ بەڵێ ئەمە لەشم دەرنەکە ئەمە گرنگترین شتە بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان ینی ئاواتەکانی گەورەن بەتایەتی بۆ قیامەت داوای شتی زۆر بکە خەزیێنەکانی خوا وەکو جەناب فەرمووی بە کەم نەزانێ داوای جەنەت الفیردەوس بکە داوای فیردەوس بکە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆ کە تۆ داوای فیردەوس دەکرد هەوڵەیش بۆ فیردەوس ئیش بکەیت بۆ فیردەوس ئیش بکەیت بەڵام تۆ جوودی زیاتر دەخەیە داوای بەردەرگاکەی بەهەشت دەکرد ئیتر هەوڵەی بەقەیەوە خۆمان دووکەی زۆر باشە مامۆستا هەڵبەت ئێمە باسی ئەومان کرد کە دەقمان هەیە باس لە کاتێکی دیاریکراو دەکات لە ڕۆژی هەینیدا بەڵام ئەوەی کە زانان هیانە لەوەی کاتی جومعەیە یا هەندێک دەڵێن دوای عەسرەوە یا هەندێک دەڵێن ئەو کاتێ ئەو کاتێەوە هەمووی
يعني تفسير وبوشون اجتهادي خوينا يعني علم زاناكانه خوي جورا ان شاء الله مرتبه عالي تردك ابوي لبهشتك ام فتویان داویان اجتهادیان کردو بەڵام قسەکە لەسەر ئەوەی ئێمە ئەوە هەندان نییە بۆی کە هەموو کاتێک بەڵام شەو ڕۆژی هەینی بەتەواو 24 ساعتە زیاتر ئیستیقلالکەی بۆی تۆ بێبەش نەبی لە دوعاکردن لەو ساتەیە کە ختەیدا هەموو دەمێت دوعا بکەی هەموو دەبێت ئەستەغفر الله بکەی هەموو دەبێت داوای بگەڕانەوە بۆ لای خوا و لێ خۆشبوون بکەی دەختیاریان جەنابەت ئێمە هەمومان ڕێماکەوتۆتە لای دکتۆر بێگومان هەندێک دکتۆر ئێستا پیا بۆیە بە مانگ سەری بۆ بگری وانە بەڵێ کە زۆر معەزەبی هەتا ئەو مانگەی سەرشت دێت اینجا کە موعیدەکە بۆ دانێ ئەو موعیدە زۆر بەلاتە مهمە جوانە موعیدی لیقاژ لەگەڵ خوایە جەل جەلاله و موعیدێکی گرنگە جوانە یعنی ئینسانی موسڵمان بەڕاستی ئەبێت احتیمام بەو دەقەیە بات کە پێغەمبەر فەرمێ سەعاتێکی تایە بۆیە بە نەکیرەی و نهێنی وتێتی بۆی ئینسان بزانێ ئەمە موعیدێکی گرنگە خوای گەورە ئەم لە هەفتەیە ئەم ڕۆژەی هەڵبژاردووە یەکێک لەو شتانی کە زانەکان لەسەر و ئاەتەی کە خوای گەورە لە قورئانە فەرمێ ئوممەتان هەمووی لەسەر یەک دین بوون دوای اختلافیان تێگەو ئەفەرمێ ئێمە گەڕاینەوە سەر ئەسڵەکە یەکەم جار دین چۆن بوو لە حەزەتی ئادەمەوە کە هاتووە تا ئێستا ئێمە گەڕاینەوە سەر ئەسڵەکە کە ڕۆژی جومعە ڕۆژێکی پیرۆزە لای خوا وەکو جەنابەت حەدیثەکە خوێندەوە لە ئەوڵەوە ڕۆژی جومعە یەکێک لە ڕۆژە گرنگەکان خوای گەورە ئەم موعیدەی داناوە ئەی بەندەکانم لە ڕۆژی جومعەیە کاتێکی تیا من دوعاتان لێ قبوڵەکەم دەی تۆ ئەم موعیدە بۆی دانای هەفتەیەکە مانگێکیش نییە وانە تۆ ئەبێ خۆتی بۆ حازرکەی ئەو موعیدە بقۆزیتەوە ئەو دەقەیە بخۆزیتەوە ئیتر شوو نەکردووە ژنە نەهێناوە پارە و نییە ڕستڵی کوڕە ئیشێک تەوێ بۆ ڕێکەوێت ئەتەوێت دەست لە پۆستێک گیر بێت ئینسان ئەو موعیدە خۆی بۆ حازرکە لە بیری بێت کە تۆ بە جوانی لە بیرە بوو ئەو ڕۆژە ئیتر ڕۆژە پێشەوە تەلەفۆنە بۆکەن وەرە بۆ فڵاش ئەڵە بەخوا بەیانی سەرەی دکتۆر موعیدم هەیە ناتوانم ئەو موعیدە ئەگەر ئەوە ئینسان بە گرنگی سەیرکە بە تەئکید ئیشەڵا ئەو سەعاتی دەسەکەوێت کە وتمان ئەو دەلالەتەی کە پێویستە لە ڕۆژانی هەینیدا مرۆڤ خۆی بشوە و پێویستە بۆنی خۆی خۆش بکە و جلی جوان و نیوە لەبەرکا و یعنی شەو هەشەکانی کەوتۆتە ئەو ڕۆژەیە ینی زوو چێ بۆ مزگەوت و هەموو ئەمانە و دەلالەتە نین کە پێویستە بەڕاستی ئینسان کە ڕۆژی هەینی هات خۆی گورج کاتەوە خۆی تون کاتەوە بۆی ئامادە بێ بۆ هەموو ڕۆژەکە بالضبط ئەبێ خۆ حازرگە یعنی کابرا جاری وایە ئەڵێن کاکە دکتۆر سەعات دووەرە تۆ نزیکی سەر زوو بەرەکە جا سەعات دووە چی سەعات 4 بەرتەکە یا 3:30 بەرتەکەوێت نەخێ دکتۆر خۆی درەنگ دێت ئەمەلیاتێکی درەنگ دێ و هەنیە تۆ سەعات و نیوە چاوەڕێەکەی بەڵام کابرا کە ئەچێ بۆ مزگەوت سەعات و نیوە چاوەڕێەکە یا 2 سەعات پێشەوە کە ئەخوا کاکە کابرا بێ ئیشە چۆ لێ دەکاکە بێ ئیش نییە خۆیەوە ئیشە لە ڕاستی خۆیەوە ئیشەکە کابرا بیر لەوە ئەکاتەوە من کاکە پارەم نییە حشترێ بکڕم سەری بڕم بەڵام من بە زوو چوون بۆ مزگەوت حشترێکم دەستەکەوێ ئیتر ئەمەسا چاوەڕوانی نوێژۆکەوەی لە نوێژاوی لە نوێژابیت یعنی تۆ لەلایەنە دنیایەکە شۆسەریکە ئەو وعدانەی کە پێغەمبەر داوێتی ساسەم هەمووی وعدی حەقن چونکە خوای گەورە فەرمێ وما ينطق عن الهوى ئەوسا باشترین شوێنەکان کە پێویستە ئینسانی بڕۆ دەدەێ مزگەوتە یعنی تۆ هەر هیچ دەبێت لە غەیبەت دوور دەکەوێت هیچ دەبێ ینی پێ دوایە کاتەکە تایبەتە دەبێت دوعا بکەیت دەبێت لە لای خوای گەورە میوانی هەرەمێکی داری کراوە قودسیەت و پیرۆزی هەیە ئەمانە هەمووی وا لە تۆ ئەکانی ئەو دوعایە زیاتر گیرابێەوە ئەو کاتە باشە و زیاتر بەنسیب ببێ یعنی کاتەکە تۆ ئەگەر لە شەو ڕۆژی ژمعەیە بەشێکی قورئانە خوێنی وانە بەشێکی سڵاواتێکی لە پێغەمبەر صلی الله علیه و هەچ کەسێک لە ڕۆژی ژمعەیە زۆرترین سڵاوات بە نزیکترین کەسە لە پێغەمبەر صلی الله علیه و لە قیامەتە يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما بەشێکی ئەوەی زوو چووی بۆ مزگەوت دەری جەناب دەڵێ نوێژەکەی دوعاکەی زیکرە خوێنیت بەشێکی گوێ لە وتارەکە ئەگری فریای ئەو بەینە ئەکەویت ئەمانە هەمووی ینی خوای گەورە ئەم بەندە کە ئەبینێ ئاوا بە جددی ئەم ئیشەکە بەتەئکید ئەکەوێتە بەر فليؤمنوا بي وليستجيبوا لي فليؤمنوا بي ئەفەرمێ ئەم بەندەیە بەڕاستی جوابی منیاوەتەوە ئەوە تا من باوام کرد إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا ئەم بەندە یەکسەری هاتووە پێش کاتی خۆشی هاتووە ئەڵێ نەوەکو
لێکی سمچێ عمل سعیدەکە بۆ یادی خوا نەیتووە ئەو با 10 دقەی بێنێ ئەڕۆم چونکە لەو 10 دقەیە مەشغوڵەکە مناڵێکە داوایەکە لێکە دڵی نایە دڵی پشکێنی وانی مامۆستا دوعایەکی دیاریکراومان هەیە بۆ ڕۆژانی جومعە لەو ینی مرۆڤ بەردەوام ینی پێوە خەریک بێ ئیستیغفارە دوعایەکی تایبەتە لە کاتێکی تایبەتدایە دوعای ڕۆژی جومعە بە تایبەتی ئێمە دوعایەکمان من نەمبینیەوە دوعایەکی تایبەتی هەبێت بەڵام ئەوەی کە باس کراوە هەر زۆرتر سڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو زیکرەکانی لەناو زیکرەکانیدا سڵاوات لە هەمووی لە ڕۆژی جومعەیە زیاتر مەطلوبە بەڵام تر ڕۆژی جومعە وەکومان کراوەتەوە بۆ دوعاکردن کراوەیە وخوای گەورەش هەر لە سوورەتی جومعەیە کە باسی ئەکا فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا يعني إنسان دائما ذكري خوا زۆرتر بکات لە ڕۆژی جومعەیە دیارە دوعاش بەشێکە لە ذیکر دوعاش بەشێکە لە ذیکر چونکە ذیکرەوەی خوا بیرخاتەوە دوعاش خۆی هەر خوا بیرخاتەوە چونکە تۆ هەستەکەی خوایەکت هەیە داواکاریەکانت جێبەجێیەکە ئەچیتەوە بەردەرگاکەی هاواری لێیەکەی بۆیە بەڵام دوعای تایبەتیم نەدیوە بە ڕۆژی جومعەوە شتێکی تایبەتمەندی نەمدیوە من نازانم ئەگەر ئەو دیاریکراوە مەسەڵەن سوورەتی کەهف ڕۆژانی جومعە بخوێنی بەڵێ سوورەتی کەهف بخوێنن و سەڵاوات زۆر لێدان شەوەکەی بێ یان بە ڕۆژەکەی بێت لە حەدیثەکە لە ڕۆژەکە هاتوو بەڵام عولەما فەرمیانە شەویش هەر دروستە ئەو شەوی کە چونکە شەو لە ئیسلامە پێشەکەوێت لە ڕۆژ شەو پێشترە شەو پێشێکڵێن شەوی جومعە ینی شەوی پێنجشەمە لە لای خەڵکەمە بەڵێ عامەتەنەوەی ئێستا ئەم ڕۆژی جومعەیە ئەم شەوکێت بە دوای دادێ ئەمە شەو خۆی لە شەر ئاوانیە شەو لە پێش ڕۆژۆیە بەڵێ قورئان سەیرکەی ئەو تەرتیبەی مڕاعات کردووە لەیل و نەهاری مڕاعات کردووە دایمەن لەیل لە پێش نەهارۆیە بۆیە شەو لە پێشترە وجعلنا الليل والنهار آيتين بەڵێ بۆیە شەوی جومعە کە ئەم شەو ڕابردوو بوو ئەوە شەوی جومعەیە ئەمڕۆ جومعەیە تاوەکو ئێوارە سوورەتی کەهف بخوێنێت خێرەکەی دەستەکەی بەڵام دیارە ئەگە بکەوێتە پێش جومعەوە بۆیە باشترێکە لەبەرەوەی کە تۆ حازرە بی بۆ عیبادەکە لە ڕووی ڕۆحیەوە بەتایبەتی سوورەتی کەهف کە خوا هەڵی بژاردووە چوار فیتنەی تایە فیتنەی دین کە ئینسان لە دینیا تووشی تاقیکردنەوە بێ سەری لێ ئەشێوێنن وەکو ئەصحاب الكهف فیتنەی ماڵی تایە وەکو دوو کەسەی دوو ڕەفیقەی کە دوو باخەکەیان هەبوو فیتنەی سوڵتانی تایە وەکو ذوالقەرنەین و فیتنەی علمیشی تایە ئینسان جای علمی هەیە تووشی فیتنە بێت یعنی فتوای نەحەقی پێدەن بە پۆستە ئیخڵەتێنن ئەمانە وەکو ئەوەی کە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە فەرمی لەبەروی تۆڵی زاناترین کەسی سەر ئەرزم ئەبێ بچی بزانی یەکێک تێ لە تۆ زاناتر وفوق كل ذي علم عليم بۆیە ئەم فیتنانە ئینسان کە خوێنێتەوە سوورەتی کەهف هەستەکە ئەم فیتنانە لە دەورین ئەم فیتنانە هەمووشی لە کۆتایی چیرۆکەکانەوە چارەسەرەکەی بۆ دانراوە چارەسەرەکەی بۆ دانا بۆیە ئینسان کە ئەوانە خوێنێتەوە ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە بینی ئەو جومعە و جومعەیەکی تر ڕووناکایی دەیاتێ ڕووناکایی دەیاتێ یعنی بەرچاو ڕووناکە جوانە تووشی شتێ بوو ئەڵێ بەخوا ئەم شتە فیتنەی دینی تایە ئەم شتە ماڵە ئەم خڵەتێنە ئەم شتە یعنی تۆ شتەکانە لەبەر چاو ڕوو نەبێت وەخوای گەورە ئەو پارێزێ زۆر سپاس بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینی کە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ لەگەڵمان بووی نزاکردن لە ڕۆژی هەینیدا زۆر سپاس دەکەین و ماندوومان کردی ان شاء الله تعالى هەمووی لە باشوەری گرێەوە هەموو برایانش باشەوە کە ماندوو بوون بە زۆر سپاس بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆم ساتە بینەرمان بوون بیسەرمان بوون بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێت خواتان لەگەڵ خۆش مامۆستا بەڕێز دەستی جەنابی خۆش بێ و لەشە ساوە